بەسەری خاڵە گوڵ دەرکەوت ئەرە وەڵڵاهی کاکە ئەرە چۆنن جەماعەت باش نشکر دەنگ و باس خەبەراتان چۆنە هەموو شتێ باشە بەڕێزان کوا خاڵە ئەرە مەحمەد بە ئەمە ئەوە یەک تەرتیباتی بکەم جا هیچ پەلەم لێ مەکەن هەتا بزانم وەزعەکە کو دەبێ ئەو کاتە شتێکی لێەکەین بە شتێک پەلەمەکە دوم بە دانیشتن ماڵی وێرانە واڵێ نازانم بەخۆ یا الله خۆشەویستانی یارە مەحمەد چۆنن سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن سەرحاڵ بن ئازیزانی من ئەم شەویش 1 سەعات لەگەڵتان نابم 1 سەعات هەوڵە دەم سەعاتێ 40 دقیقە 50 دقیقە لەگەڵتان نابم بەپێی کاتەکەم 2 دقیقەش ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچی لە ناو قسە و باسەکان و تەواو شوێنەکەشم گەرمە بەخۆکەش ئەمەگەر پارتیەک بێت باوەشێنم کات بە پارتیەکان فێری ماستاوچێتی و هینن ئەوە نییە چی پێڵن ئەمە باوەشێنکردنی ئەم مەسئول و ئەو مەسئولانن ئێکاکە پارتێکیش با سەفەرێ بێت ئێمە قوربەسەر و فەقیر با مەسئولیش نەبین با بێت تۆزێکیش باوەشێنی ئێمەکەن کاکە تۆ ئیشی هەر ئەو هەر باوەشێنە کاکە فەرقی چییە جا عزیزانی من ئەمە طبعاً لە کوردستانە باوباوی تاکشەڕواڵە ئەوەی من تاکمراخانیە خوارەوەی تراک سوودە هیچ خۆتان تێک بێن ئەم شەو تاقەت نەبوو شەڕواڵەکەی بۆ لێ پێکەم ئەرە وەڵا باشە باجاکەیشم تەرتیبات بکەم ئەی ڕەبی عافێتی بەڕۆڵە یەخوا عافێتی بێ بەساق ئەم شەو 4-5 تەوەرە قسەتان بۆ ئەەکەم بە پێی کاتەکەم ئیتر بزانم بەچی ئەوێرم وردە پێ ئەڕۆمە خوارەوە هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایە بکەێنم و 1-2 دقیقەیەکیش ئەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە دەست پێکەین پەلەمەکە جاک با هەموو بەڕێزان کۆ بنەوە بم بە میوانمان و ئەو کاتەشی ناو قسە باسەکانم ئەرێ عەزیزانەوە چییە ئەوە چیە تەلەفۆنەکە کاکە بەم نیوەشەوە کوورە کاکە دل لێمان لێن بە قوربانێ ئەی چۆن کەم وەڵڵاهی کاکە کوڕکاکە گیان ئێمە لە لای ڤین و بە قوربانێ بم ئەوە تۆ باسی چیەکەی برای شیرینەکەی من کوا لایڤ بە ساقی ئەو مەعیدەیە بم ئەراوەڵا ئەرێ ئەوە چییە بەڕێزان ئەڵێن ئەو ئافرەتە هین بووە لەو کوسێ من بۆ ئای کاکا تۆزێ کورەکان خۆڵی هینە چاقی من بە قورئانەکان تۆزی ئاڵاقیت و قۆز بەبرای من ئەوە چییە لە هەولێرە و کچیان هەڵاوەتە خوارەوە نازانم ئەڵێن وەڵا هینە ئەڵێ چی وەڵاهی ئەوانەی ویستویانە تەعدای سێکسیمی لێ بکەن ئەوە بۆیە فڕێنەوتە خوارەوە تۆ بۆچی بۆم شوقەیە بۆشەوە زەحمە نەبێ چووی بۆ خەڵوەت بۆ نوێژ و تاعەت چووی ئەرێ کاکە ئەو خەڵکە تەواوە تۆ خۆت هەساوی شەو ڕۆژتووی بۆ لای دوو نێرەکەر باشە چووی بۆ شوقەکەی بۆ لایەن دوایی شەڕ و شۆڕ بووە لەو بینە و بزانە چی ڕوویاوە و ئاوا مۆزوعەکان بووە بە شەڕ و هەڵە نەیتە خوارەوە تەواو ئەمە ئەسی مۆزوعەکەیە کاکە ئیتر تەعدای شتی چی خۆ کاکەم عالەمە گێن نییە بە قوربانێ بم فلیمی تنتە بینیوەکە چۆن ئاوا خۆ بای و داڵسەکەیت و ئەوە ئێ بە ساقە خۆ ئەهلی مۆزوعەکان بووی چاوەکە ئەم دووسمە وزلە تۆ بۆ چووی لەگەڵ ئەمانە بۆ شوقەیە زەحمە نەبێ هەڵبەتە ڕۆژتووی بۆ فڵان و فیسار و ئەعلم بابەتانە و ئیتر بووە بە شەڕ و تەقەمەنیتان لێ بڕاوە و وەسعەکەیتە شلوغ بووە و ئۆتۆماتیکی بووە بە شەڕ و ڕەنگە پاڵێکیان پێوە نابی چوزام لەسەر خۆشیەکان لە شتێکە کۆتویتە خوارەوە نەچویتە چاوم نەچویتە شێوەتی تۆ بڕۆ بۆ شوقە بەم نیوەشەوە کرد چۆنتان لە ڕووی ئێوە قسەیەکەن گورە خەڵکی عەزیزان زین چۆنە باوەڕکە خەڵک زۆر بێحەیا بوو بەڕاستی حتی زۆر بێحەیا بووە تۆش ژنە هەساوی خۆ ڕۆژتووی بۆ لایەن بۆ ئەم شوقەیە لاک شەو لەگەڵیان نابوویت ئەیتر ئەم قسە قۆڕانە چییە ئەیکەن وازمان لێبێن کاکە وازمان لێبێن برای شیرینم خواوە لەمە وەزع دەی خوا ڕەحمکە خوا ڕەحمکە خوا ڕەحمکە عزیزان با لەوە گەڕین و بشتێ ناو قسە و باسەکانەوە دوایش لەسەر ئەوانە هەتێ ئاوا قسەمانەبێت عزیزان عێراق هەمووتان ئەزانن کە لە دوای ڕووخاندنی حیزبی بەعسەوە عێراق بووە بەچی عێراق بووە بە مەملەکەتێک تەنها و تەنها بۆ کاری بازرگانی باشترین مەودایش یان باشترین چوارچێوە و مەجال بۆ مەسائل بۆ پارەپەیاکردن مەسەلەی حیزبایەتی و مەسەلەی سیاست باشە هەر هەمووشی بووە بە گروپێنە و هەمووشیان ملی یەکتر ئەشکێنن تەنها لە پێناوی پارێ
ویستم پێتان بڵێم کە حەبلوسی تووشی ئەمڕوو داوە ئەوە بوو دادگا و مادگا و ئالم بابەزانە ببورن بەڕێزانینم بۆ مەکەن لەبەرەوە کە ئەوەیە کە کاتی قسەکردنم نییە. سێ وەزیریان ئەوە بوو کە ئینسیحابیان کرد. تا ئێستا هەڵێن سۆدانی ئەمڕۆ قبوڵی نەکردوچی و ئالم بابەتانە ئەو بۆ خۆی بەحسێکی تر. چونکە حکوومەتەکە حکوومەتی تەوافقەواتە کوردە سوننەوە شیعەیە ئەگەر پارتی بگەڕایەتەوە و چۆڵی بکردایەوەتە سەحبی بکردایەتەوە ئەو دەوڵەتە ڕەنگە بڕوخای دەوڵەتی عێراقی. بەڵام بۆچی پارتی سەحبی نەکرد؟ چونکە کێشەی ئەمەی کە ئێستا هەیە کێشەی پارتیە و کێشەی ئەم حەبلوسیە چییە لەگەڵ کێشەی مەقتەدا سەد و ئالم بابەتانە. بەڵام پارتی ڕێکەوتنی کردووە باشە لە ڕێگەی سۆدانیەوە بڕێکی زۆر پارە کە ڕقەمەکەی لەلای من هەیە ژمارەکە بە سێ وەجبە کۆتایی ئەم ساڵ و سەرەتای ساڵی 2024 پارەکە وەرەگرن بنەماڵەی بازاری خەڵکی گیرفانی خۆیانەوە کە پارێکی ئێژگار زۆرە بەڵام ژمارەکەی ناڵێ. واتە ڕێکەوتنە بۆ مەسەلەی پارە. هەرچی یەکێتیە خۆی پێشتر ڕێکەوتنی کردووە ئەو بە هەموو وەزعەکان ڕاستیە. ئەبێ ئەوەش هەمووتان بیزان عەزیزان دادگای فیدراڵی لە عێراقا بەڕاستی بێلایەن نییە. ئەمە بێن لە پێچاوی خۆتان. ئێران سێبەرە بەسەریەوە چۆنی بوێ ئەوە حکمی خۆی پێدات. هەر شتێ بە قازانجی ئەو گروپانە بێ کە سەر بە ئێرانە دادگای فیدراڵی ئەڵێ تەواوە. ئەوەیشی کە دژی سیاسەتی ئێران بن ناوچەکەیە ئەم دادگایە ئەڵێ ئەمە تەواو نییە و حکمی بدە. یعنی ناتوانێت لە قسەی تاران دەرچێ لە منی ببیست. باش نییە. پاشانێکێتی شکاتی کردو لەسەر مەسەلەی هین ئەم یانزە کورسی کۆتا و ئالم بابەتانە. من ئەوەم لە بیریە خۆشەویستانی من یەکێتی خۆی لەو پرۆژە یاسایەیە دەنگی پێداوە 96 دەنگی هێناوە ئەو پرۆژە یاسایە کەچی تازە یەکێتی ئەڵێ من ئەو یاسایم قبوڵ نییە و شکاتەکە لەبەروی ئەزانێت لەم لاوە ڕەنگە دەنگ نێنێ بەڵام ئێران یارمەتیە بۆ دەنگدان بە تەجویر مەجیر و ئەلم بابەتانە بۆ یەکە شەڕەکە ئاواکنە خۆی بەڕاستی بڕیاریەوە کەوتم 96 دانە نەفەر ئاوا واژۆیان کردو بۆ ئەو پرۆژە یاسایە. باژنی ئەوەی یانزە کۆتاکە بەڵام ئیتر هەرومەجەکە گۆڕاوە ڕەنگە وێکتر بێت. اینجا عەزیزان ئەچمە سەر لایەنگرانی حەماس. لێرەوە هەنێ قسەتان بۆ بکەم دوایی ئەچمە سەر بابەتی هەواڵە بوو بەکر دوایش مەسەلەی کۆمەڵایەتی ئەوانە یەک دوو دزی تریش هەوڵە دەم کە بابەتەکانم ئەمشەو شەر بکەوکەم. عەزیزانی ئارام ئەحمەد ڕاستە خۆ بێ یان تاکتیشی بێ حتا ڕێکەوتنی گروپێکی ناو حەماس بێ ژێربەژێر لەگەڵ ئیسرائیلە هەرچی بێ آخری حماس حبە سەورەکەی دەرخوادرا و پەلاماری ئیسرائیلی دا و خەڵکانێکی ئێژگار زۆری کوش ڕەشە کوژی کوشت و ئەم پەلامارە بوو بەهۆی ڕژاندنی خوێنی دەیهان هەزار ئینسان بە ژن و مناڵەوە لە غەزە و غەزە بە تەواوی وێران کران ئاوارەی سەدان هەزار کەسی مەئسات و کوێرەوەری واتە ئەوەی کە جەنگ بەرهەمی ئەهێنێ هەمومان نەزانین کە جەنگ چی بەرهەمەهێنێ بەڕاستی هەموو ئەوەی کە جەنگ بەرهەمی ئەهێنێ هەموو ئەوانەی بەدیهێنان. سەرەتا ئیسلامیەکانی نزیک لە عەقڵیەتی حەماس بەوانەی کوردستانی لەمەڕ خۆشمانەوە شایلۆغانیانە کرد ئەم بۆ کە حەماس پەلاماری ئیسرائیلیە و ئەمە 11 سپتەمبەرێکی ترە و ئەمە تەل ئەبیب تەواو بووە و ئەمڕۆ ناس بێ سقوط دەکات و ئالم بابەتانە. واتە هاواری بابژی حەماس و بڕوخی ئیسرائیل لە گەشت لایەکە بڵاو بووە. کۆمەڵی ناڕەزایەتی لە ئەمریکاوە تا لەندەن و ئەوروپا و لە ڕۆژەتی ناوەڕاستیشە پیشاندرا کەم تا زۆر. خەڵکە خۆش خەیاڵەکە بە تایبەتی ئیسلامیەکان وان خەیاڵەکرد هاکە دەیان دەوڵەت پەلاماری ئیسرائیلیاندا و بەختیان بەسەر تەختیەوە نەهێشت. بەڵام دوجار بینیمان هەموو ئەو هاژ و هوژانە بەڵق دەرچوون و ئەگەر سەرەتا هەندێک لایەن و خەڵک تەنها بە دوعا بەشداریانەکرد وردە دوعاکانیش چۆربڕ کرا و نەما. آخر کل جوانی وتووە ئەوەی لە مەیدانی شەڕابێ شمشێرەکەی تیژە هەموو ئەمانش لە مەیدانی شەڕا نەبوون لەبەرەوە شمشێرەکەیان تیژ بوون. ئازیزانی من دنیای عەرەبی بە خۆیان و دەوڵەتەکانیانەوە بەڕێکخراوە بەناو ئیسلامی مرۆڤ دۆستەکانیانەوە متقیان لە خۆیان بڕین لە نوزەیەک زیاتر بچووکترین کاردانەوەیان بەرامبەر بە لەشکرکێشی ئیسرائیل نەبوو بۆ غەزە. ئەردۆغان و تورکیا کە زۆر لایەن چاویان لە هەنگاوەکانی بڕیبوو دژی ئیسرائیل دوجار بینیمان هەموویانی ناومێد کرد و دۆستایەتی سیاسی و ئابووری خۆی لەگەڵ ئیسرائیلدا بە هیچ جۆرێک نەشێواند. تورکیا و ئەردۆغان جگەل لە کۆمەڵی قسەی سەرزارەکی ژێر بە ژێر کە داوای لێبوردنەکەن بەڕاستی هیچ شتێکی نەکرد بەرامبەر بە ئیسرائیل و
خەڵکی غەزە و فەڵەستین و حەماسیشی بەتەنها بەجێهێشت. ئێران کە خۆی بە پشتیوانی حەماس ئەزانی، کە خۆی بە ئەنتی ئیسرائیل ئەزانێ، تەنها دووجار ئەمریکا چاوی لێ بسکردەوە وتی جوڵە نەکەی، تاران وەستا، یەک کاری بچووکی تژی تەل ئەبیب نەکرد و هەڕەشەکانیشی هەر هەمووی بەڕاستی بڵق دەرچوون. زۆرێک لایەن و گروپ و ئەمانە چاوەڕوانی ئەوە بوون کە سەرۆکی حیزب الله واتە حەسەن نەسروڵڵاه لە ڕۆژی هەینیە لە لوبنانەوە قسە بکات و جێگەڕێگەیەکی هەبێ و پەلاماری ئیسرائیل بدا، دار و پەردویان بەسەرەوە نەهێڵێ، ئەویش لە ڕۆژێکی هەینیە هاتە سەر بڵنگۆ و هەموو لایەنگرەکانی خۆی ناوەمێت کرد و بەڕەکەی ژێرپێیانی ڕاکێشا و ئەویش فەڵەستین و حەماسی بەتەنها بەجێهێشت. هەرچی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ئەمریکا، ئەوروپا، دنیا بەرامبەر بە ژن و مناڵی غەزە دەمیان چووە کلیلە و ئەم هەموو خوێنە، ئەم هەموو کوشتنە، ئەم هەموو ئاوارەیە سەرنجی ڕانەکێشان. واتە دنیای دیموکراسیش قسەیەکی قۆڕ بوو، ئەویش بڕقێکی پیس بوو بەڕاستی تەقی. بۆیە هەتا ناڕەزایەتیەکانی خودی فەڵەستینیەکان لە دنیادا هیچ ڕۆڵێکی نەژێڕا، لە ئەمریکاوە هەتا لەندەن، هەتا ئەمستەردام، هەتا بەرلین، باش نییە هەوڵیاندا، بەڵام سیاسەتی جیهانی زۆر ئارام و لەسەرخۆ ئەوانیشی بێکاری گەرکرد و ئەوانیش دیسان میزەڵانشی پفتراو دەرچوو. جا ئەوە کاتی خۆشی ئەزیزان کە کورد ئەنفال کرا، هەڵەبجێکی میاباران کرا لە تەواوی دنیاە. ئەم فشە دیموکراسی ئەوانە یەک بەشەریان یەک قسەیان نەکرد لە سوچێکی ڕۆژنامەیە کە ئەوانیە شتێکیان لەسەر نەنووسی بەڕاستی چرکیان لە خۆیان بڕی وەکو ئەو هەموو ئەنفال و کیمیا و ئەوانە هەمووی ئاسایی ببەنێنەوە. باش نییە تەنها لەبەر ئەوەی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی و خودی ئیسرائیل دەیانویست تاران بڕوخێنن یا هێندە لاواز بێت کە گوتاری ئیسلامی تەشەنە نەکا لە تارانەوە بۆ ڕۆژهاتی ناوەڕاست. هەرچەندە 8 ساڵ شەڕی ئێران و عێراق بوو، بە ملیۆن مرۆڤی ئێرانی و عێراقی لە ناوچوون بوونە قوربانی، بەڵام تاران پەلوپێشی کوتا بۆ ڕۆژهاتی ناوەڕاست و دەیان گروپی هەیە کە دروستی کردووە. ڕوخاندنی سەدام حسێنیش باشین کات بوو بچوە دەستی ئێران تا بڕوا بەرەو یەمەن، بەرەو سووریا، بەرەو لوبنان و خۆی بکاتە مۆزوع و عێراقیشی بەدەستەوەیە. خۆی بەڕاستی هەر ئەبێەوە هەر ئەبووە بۆیە ئەزانی ئارام محەممەد هەر دەبوو ئەم دنیاە بەرامبەر بە ئیسرائیل بێدەنگ بێت. باشە چونکە دنیای بەژەوەندیەکانە، سەرۆکاتی دەوڵەتە عەرەبیەکان، دنیا مێدیاکان، تاران و ئەنکارا، حیزبە ئیسلامیەکان، چونکە هەمویان بەژەوەندی سیاسی و ئابووریان هەیە لەگەڵ ئیسرائیلە هیچیان نەوت. مێدیای جیهانی لە سەدا 90 زیاتر لەژێر کۆنتڕۆلی ئیسرائیلدایە، لەژێر کۆنتڕۆلی سیاسەتی ئەودایە. لە ئەمریکاوە بیگرە هەتا ئەگاتە هیند و هەتا ئەگاتە لەندەن و ئەوروپا و دنیای عەرەبی و تورکیا و ئێران لەژێر فەرمانی خۆیان و هەموویان درۆکەن بەڕاستی و هیچ هەڵەتی کاربڕیان نەبووە. ئیسلامی کۆڵەکەی لای خۆشمان هەندێکیان بە دوعا بەپارانەوە، هەندێکیان بە پارە کۆکردنەوە بۆ خەڵکی غەزە بۆ ئەوەی کە نیوەی حەپەلوشکن بۆ مامگیرفان و نیوەکەیشی ئەلەساس ئێنێرن بۆ ئەویش هەست و بەڵگەکەیان تەقی. پارتیەکێتیش خۆوان هیچ نین، سفرن لە ڕاستیە، باش نیە هیچیان نەوت، بیشیان وتایەکێتی و پارتی قسەیشان کردە وەکو تەپڵ بەشوتی لێبە، هیچ دەنگێکی نایە لە ڕاستیە، لەبەر هیچ نییە. بەم جۆرە حەماس شارێکی وەکو غەزەی وێران کرد تا بە ئێستا دەیان هەزای ئینسان بە ژن و مناڵەوە کوژراون و بچووکترین سوودیشی بە گەلی فەڵەستین و بابەیشێ نەگەن. قەسم کاڵم حەماس یعنی حەماس ئاگرەکەی داگرستن کە پەلاماری ئیسرائیلیە بەڕاستی. ڕەنگە کوشتنەکانیش شارەکانیش زیاتر بێت، شەڕەکان تەشەنە بکا بەڕاستی، سعد و گەرم بێکەوە بسووتێنێ بەڕاستی بەداخەوە. اینجا ئازیزانی ئارام محەممەد تاشی کوردی چۆنە؟ سروشتی تاشی کورد وایە کەسێتێکی شێوێنرا و پاچە پاچەی هەیە، واتە هەلا هەلا بووە. ئەمەش بەچی بە پیلانی دوژمنان بەڕاستی ئاوا شێوێنراوە. هەرچی فکر و ئایدۆلۆژیایە لەسەر ئەم گەلە قوربەسەری کورد تاقی کراوەتەوە، کۆمۆنیزم، ماوۆیزم، مارکسیزم، ئیخوانیزم، سەلەفیزم، وەهابیزم، هەموو ئیزمەکانی تر، باش نییە هەمووی لەسەر ئەم گەلەی ئێمە تاقی کراوەتەوە. باش نییە اینجا لە هەموو ئەوانش بەس دیوە تاریک و ناشینەکەی وەرئەگرن کە زیاتر پاچە پاچەبوونی ئەمێ بشوێنەوەی. تۆ سیر کە عەزیزان کاسی عالەم ئەکرێ لە ئیسکان و مەشکۆ لە هەولێرە شەڕ لەسەر ئەنجامەکەی ئەکرێ. باش نییە نانیان نەبێت، ئاویان نەبێت، ژیانیان نەبێت، ئازادیان نەبێت، یەک کەسێک قسە ناکە، بەڵام لەسەر کاسێک کە ئەکرێ ئەوان لە شەق لە یەک هەڵێن لە ناو شەقامەکانی ئیسکان و ئەلم بابەتانە.
باشە باڵۆن دۆر دابش ئەکرێ ئێمە بژینەوە بەیەکەین کۆرۆنایەت ئێمە ئەبین بە چەند بەشێکەوە شەڕی داعش بەرۆژی ئەو خەڵکەیەکرێ ئەبن بەدە بەشەوە شەڕ لە فەلەستینە تۆز لە بەدرگاکەی ئێمە یەک بەڕاستی باشی ئێوە هەتا کەی بەڕاستی ڕق لە ڕووداوەکان بەرهەم بهێنن و ئێوە یەکتی پێ بهاڕێن ئەم هەموو قسە بۆ ئێوەکەم بۆشی بەڕاستی ئێوە تێناکەن کاکە کەی ئێوە قۆناغێنێتەوە سازی خۆتان دەست پێکەن هەموو ئەو لایەنگری ئێمە چی لە واقعی جەنگەکە گۆڕیوە ئەوانەی لایەنگری ئیسرائیل بوون ئەوانەی لایەنگری ئیسرائیل بوون چی لە واقع گۆڕ ئێمە سەرکی سیری نیاقنشی پیازین بەڕاستی خۆ نەبووە هوشیاریەکیش هەتا بۆ ئایندەی خۆمان سوودی لێوەربگرین بەڵکو زیاتر لێکی جیا کردینەوە و ئیسفادیشمان نەکرد بەڕاستی سوودیشمان نەبوو لە حقیقەتە یعنی بە کوتیەکەی ئێمە چین هەتا لەو هاوکێشە جیهانیەدا بمانەیە ببینە قسەکەر و کاریگەریمان هەبێت باش نییە تورکیا بە هەر جۆ درۆن و بە هەزاران تانک و تۆپ و تیارەوە نەیوێرا بە یەک فیشک پشتیوانی بکات لە غەزە ئەخر پێم ناون ئێوەی داما و چین و ئێوە تانوێت چی بکەین بەڕاستی تۆیە دەست بە دوعاە باش نییە بۆ ئەوەی کە هەورێ بە ئاسمانی ئەم وڵاتی ئێمە تێپەڕێ و لافاونەوە بە کاکیشە باش نییە تەواو ئێران و سعودیە بە بەرچاوتەوە لە ڕیاضی پایتەختی ئەم سعودیە ئیمزایان کرد کە تەنیا فەتەح نوێنەرایەتی فەڵەستین دەکات باش نییە و یاریەکان تیانە واتە حەماسیان بە بوو برا باجەکەشی ئەو دیان هەزار خەڵکە قوڕ بەسەرەدای کە ژن و مناڵن بەڕاستی بۆیە نەفرەت لە سەرمایەداری نەفرەت لە هەرچی ئایدۆلۆژیا هەیە کە باکی بخوێنی ئینسان نیە بەڕاستی اینجا بۆ ئیسلامە سیاسەکان پێیان ناخۆش نەبێت بە هەموو جۆرەکانیەوە لە باشی بزانە فەشلی هێناوە و هیچ پرۆژەیەک و بەرنامەیەکتان نییە ئەگەر هەتا نەکوا بەرنامەکانتان کە ئەو واقعی کە باشووری کوردستانی تیا هەیە دەربازی کە و ئەو هەمووستەمەی کە لە خەڵکی کوردستان ئەکرێ بەڕاستی بتوانێت چارەسەری ئەو هەمووستەمە بکرێت بۆیە هەتا بوونی خۆیان لە دڵی لایەنگرەکانیاندا بهێڵنەوە ختووکەی هەستی دینداری مسلمانان ئەدەن بە ناوی شەڕی غەزەوە ئاخر تۆ عەزیزی من کە خوێندن لە هەرێمی کوردستانە خوێندنەکەت نەماوە تۆ موچەکە نەماوە تۆ زانکۆکە داخراوە تۆ نەخۆشی شێرپەنجە تەنگی بە خەڵک هەڵچنیوە نەخۆشخانەکان پڕ بوون باج و ڕسومات ڕۆژ بۆ زیاتر ئەبێ نەوت و بنزین بە گرانی بەکاتی خراپ بە خەڵک ئەفرۆشێ تۆ پەرلەمانێ نەما بێ حکوومەتت هەمووی فەلسەفەکەی ئەوە بێ 600 ملیارەکە لە بەغاوە بێت و دابەشی بکەن داهاتی ناخۆش بە لایەکی پارتیوە فت کرابێت هەمی دزرا بێ ئۆپۆزیسیۆنێک لەو هەموو قەیرانە هیچ ژۆڕێکی نەبێ بۆ تێپەڕاندنی حاڵێک و کێشەیەک لەوانە ئیتر بوون و نەبوونی ئێوە بەڕاستی چییە باش نییە ئەمە اینجا ئەچینە سەر دزیەکی تر و هەواڵ ئەبوو بەکر و بە کۆمەڵە باشی کۆمەڵایەتی و ئەمانە بەلەم لێ بکەن ئازیزان یاران محەممەد عزیزان کەمال ناموسلیمێکەیە کەمال مسلیم وەزیری گۆڕانە چیرۆشی ئەم پیاوە زۆر سێر و کۆمیدیە بەڕاستی خۆشەویستانەکو بۆ من هاتووە حتا ئەم بەشەرە خۆی وەکو فسس پاڵەوان خۆی دەرەخات زۆر جاری شانازی بەوەکە کە لە دوو خولی وەزیریە ئەو کاندیدی گۆڕان بووە باسی ئەوەکە کە هەر لە دوو خولەکە ئەو بۆ ئاگاریتەن لە خولی یەکەمە کە کرا بە وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی چەند جارێ مامۆسایانی ئاینی چوبرای نۆشوام سەفاش کاتیان کرد کە ئێوە کە تۆ چۆن ئەم میسی خۆرە ئەکەی بە وەزیری ئەوقاف نەوشوام سەفا بەو شێوەیە چیرۆشی وەزیربوونەکەی ئەم بەلایە ئەجێرێتەوە بۆیە ئەزیزان ئەم وەزیری ئەوقافە کە پشتی گۆڕانەکان بوو لە هەولێر سێ کاندید هەبوو نەیانەتوانی یەکلایی بکەنەوە کە کامیان بکەن بە وەزیر نەوشیروان مۆڵەتی 24 سەعاتی پێدا بوون وتبووی ئەگەر خۆتان ڕێک نەکەوتن دوور لە ڕووی ئێوە کەترین گۆڕان خواست ئەکەم بە وەزیر ئەوە بوو نەیانتوانی یەکلایی بکەنەوە بازەکە بەسەر سەری کەمال مسلیمەوە نیشتەوە باش نییە یعنی کەسێک باش نییە کە نەوشوام سەفا وای پێوت بێ ئەمە دوو خولە وەزیرە تەنها و تەنها خەریکی دزی و تاڵانی و چوزانم ئانم بابەتانێ هەر ئەوە گۆڕانەکان هەمیان بۆشکرا من کتابەکەم لەلایە خۆشەویستان با لە خۆشە قسەنەکەمە ئەوە کتابی هینەکەیەتی ئەو دیژنەی لەزا هەیە بۆ لێپرسینەوە لەسەر وەزیرەکەی لەسەر دزی و گەنەخۆری و ئانم بابەتانە هەراوەڵە کاکە خۆشەویستانی من ئەوە کتابەکەیەتی هەمووتان بیبینن یعنی گۆڕان خوازەکان لە ڕاستیە هەمویان وەکو یەکێتی پارتی دەست دەچوو
جاوا کاتی خۆشی هەر ئەم گۆڕانەتڕەیە کابراایکی هەبوو کە ناوی جاسم بوو. جاسم لە خۆشی کوڕەکەی کۆسەد خوێنەوە نابوو دەرباس لە خێمە دزینی مووسڵ دەستی پێکرد هی ئاوارەکانی مووسڵ خۆی فول کرد لە پارەیە و گەڕێەوە بۆ سلێمانی. هەمووی شێخوەها ببوو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو لەسەر دزی ئەویش چەند مانگێک سجن بوو. دوای عومەری سێعەلی بە دۆسیەکی تر گۆڕیەوە، یعنی پیاوێکی دز بە دۆسیەک گۆڕیەوە. جاوە برادەر کاتی خۆی باسی کرد خۆشەویستان جاشێکە بێ ئەو جاشە لەم دوایە دانیمارک بوو کۆنە جاژ بوو لە دوای نەوەیەکە بوو بە پارتی. خۆتان ئەزانن ئەوانی کە سەدەی جاژ بوو زۆربەی بوو بە پارتی ئۆتۆماتیشی، وەڵا ئەویش ئەبێ دوای بوو بە پارتی دو ئەها لە پاڵتاکە زۆر ئێمە ئیسعاجە کرد. باشی جوێنی پێدان سوکاتێک نازانێت سماوەیە نەماوە حاڵ لە جاشایەتیە ئەمە لەلایەن هێزێکی یەکێتیەوە بەدیل ئەگیرێت لە جاشایەتیە. وەڵها ڕۆژێ پێشمەرگەکان پێویستیان بە کەر و یەستر و ئەنم بابەتانە بێ کە سوکاری ئەم زەلامەش ئەچن بۆ لای پێشمەرگە ئەڵێن کاکە بەشم بمانێتەوە و ئەڵێم ئێمە بە گۆڕینەوەیکن ئەڵێ چی ئەڵێ دوو یەسرمان بۆ بێنن ئەم جاشتان ئەینەوە، یعنی جاشەکە بە دوو یەسر کە سوکارەکەشی دوو یەسرە بن نازانم یەسرێک گوێ درێژە دوان ئەبن جاشەکە وەرەگرن و ئێبنەوە بۆ شوێنی خوان وەرەگرنەوە، یعنی گۆڕینەوە جاشێکی ئەوە کە دوای بوو بە پارتی بە دوو یەستر باش نییە. بۆیە ئەمانە ئاوان یعنی ئەم گۆڕانە هیچی نەهێنا تەنها و تەنها دزی و جەدەیی و بێن و بەرە نەبێت. ئەم کابرایش شێکە لەو دزانەی بزوتەوەی گۆڕان کە بەداخەوە هەر هەمویان دز و درۆزن دەچون لە پێشە کوڕەکانی نەوشام سەفا. اینجا ئەچم دوو قسە لەسەر هەواڵ ئەبوو بەکرەکەم خۆشەویستان. بەڕاستی هەواڵ کاندیدی من نەبوو، بەڵام یعنی ئەو نە ئەڵێ ئەم هەواڵ ئەبوو بەکرە نایڵێ ئینسان بەرامبەری بەڕاستی بێدەنگ پێ. من تێناکەم کاکە هەواڵ تۆ بۆشی ئەو نەقساکە کاکە تۆ بۆ ئەوەندە ئەڵێت بەڕاستی هەواڵیان جەنابەت بەبوونت بە پارێزگارێکی کار نەکرد گەورەترین زەربەت لە ڕۆحیەتی گۆڕان و گۆڕانخوازیەوە. تۆژیشی لەو کەسانی کە بە تەواوەتی خەڵکی ناوەمێد کردووە، تۆش متمانە کوژی بە هەموو پێیان بە هەمومانەیە بەسەر شان و ملی ئەم خەڵکەوە ئەو پۆسە وەرگتووە. ئێستایش تەنها خەڵکی پاکردنەوە مامە حەمەید بۆ ئەم مەسئولی پارتی و ئەم مەسئولی یەشێتی. بۆیە هەواڵی عەزیز هەواڵ ئەبوو بەکر پێ بزانی یان نەزانی، پێت خۆش بێ یا پێ ناخۆش بێ، قەناعەت بکە یا قەناعەت نەکەیت، تۆ ناشرینترین و ڕەشترین و خراپترینیت. خراپترین سەردەمی سلێمانی کە پیا تێپەڕیوە ئەو سەردەمەیە کە جەناب و پارێزگارەکەی بووی بەڕاستی. بۆیە جگەل لە قسەی زل بێکردەوە تۆ هیچی تری نەکردووە. سلێمانی لە سەردەمی هەواڵ ئەبوو بەکرە عەزیزان بووە بە گۆشی قوربانی، هەر یەکە و پشتێکی لێ ئەبا، هەموو ئەو شارە تەوزیع کرا، هەرچی سوکاتی و بێحورمەتی هەیە بۆ شارە کرا، هەرچی عەرزیەتی دزرا، هەرچی سوچێتی دزرا. باشە یعنی ئەرزی ئاو و دار و بەردی ئەم شارە هەمووی دزرا. ئەم هەواڵ ئەبوو بەکرە لە خیتابی بێجێ لە شیعر و شانەمەوتن ناکەوێت ئەم کابرایە. بۆیە سەردەمی هەواڵ بەڕاستی ناشرینترین سەردەمە کە شای سلێمانی پیا تێپەڕیوە. ئێستا هاتووە ئەڵێ چی؟ من کوڕی پیاوی فەقیرم بۆیە هەرکەس هەڵەسێ لێمەیات. کاکە تۆ کوڕی پیاوی فەقیر نیت، تۆ پۆستی پارێزگاری سلێمانیت بەدەستەوەیە. ئەم پۆستە پۆستێکی سیادیە لە ئاسی وەزیرەیە، بەڵام تۆ پۆستەکە سوو کردووە لە حەقیقەتە. خەڵک هەیە ئازیزان چووە تەلەفۆنی کردو بۆ هەواڵ ئەبوو بەکر وتێتی کاک هەواڵ باخەکەمان تازە کردوێتەوە، ئەگە جەناب و تەشریفبێنی قەتێلەکەمان بۆ بڕی ئەوە زۆر باشە بێت. هەواڵیش هاتووە لەمە تووڕە بووە کابرا وتێتی کاکە بۆ خۆ تووڕەکەی کاک هەواڵ تۆ لە قەتێلە بڕین زیاتر چی ئیشێکی ترێ هەبووە؟ ئەوەتی پارێزگاری تۆ قەتێلەی ساڵۆن ئەبڕیت و هێنی ساڵونخانە ئەبڕیت و هینانەوەخانە ئەبڕیت و ئێمە ئینسانی مەحقوڵی شارەکەین و وەرە قەتێلەکە بن ببڕە. یعنی تۆ ئاوەدێتە خەڵک گاڵتە پێکا کاکیشینم. یعنی شارێک هەرچی مەکتەب و زانکۆی هەیە داخراوە، ملیۆن ئینسانی ئەو شارە سەرگەردان کراوە، کەس خۆی بە خاوەنی ئەو شارە نازانێ، تەواوی مەرز و سامانەکەی هەر هەمووی ئەدزرێت. ئیداری گشتی و نۆکان و ئەمانە ئەیدزن، دەوڵەمەندە بێشەرەفەکانی سلێمانی ئەوانە ئەیدزن. بۆیە تو ئەوایە قوڕێ بپێوایە بۆ حاڵی ئەو شارە، هاوارێ بۆ دنیا کردایە تا کێشەکانی ئەو خەڵکە چارەسەر کردایە. کەچی بەیانی لێ هەتا ئێوارە کەنانە و کەنەڵە و کەناڵ ئەکەیت و قسەی بێسوود و بێمەعناکەی بەڕاستی. وەڵڵا چەکدارێ هەبوایە ئەنەدە سەر خەڵک بەڵام نیتە. کەچی دوای ئەوە ئەڵێ چی؟ وەڵا هێرۆخان و توێتی تۆ کوڕی سێهەمی مام جەلالی و تۆ برای قوباد و کاهینم. خۆی ئەڵێ من هێرۆخان وای تۆ من برای کاک قوباد و کاک باڤڵم. ئەوە بە تۆخی ئەڵێ کاک. باش نییە؟ ئەمە پانکردنەوەی هەواڵە بۆ بەکر بەڕاستی کاک بابێکە. ئەمە پانکردنەوەیە. خودی پاڤڵ و قوباد شکوڕە فەقیر بوون کاکە خۆ.
باش نییە خۆ مام جەلال سەرمایەدار نەبووە کاکە هەمومان ئەزانین مام جەلال چی بوو هەموو مێژۆکەی خۆ ئەویش کاکە بۆ نمونە مام جەلال فەرەقی ماوە سەفا نەبووە سەرمایەدار بێ ئەویش ئەمانجە کوڕە فەقیر بوون ئێستا ئاوان بۆیە زۆربەی سەلانی پاتی وێشێتی ڕۆژگارە کوڕە فەقیر بوون بەڵام ئێستا بوون بە زەرور دەمەتۆ خوێنی ئەو خەڵکە جا چۆرایمدا ئەمڕۆ نووسیشانە چی جەماعەتێکێتی کەم بژی و کەڵ بژی سبەینێ ڕۆژی شەهیدانێکێتیە 15,000 شەهیدی سلێمانی قوڕ بەسەر ئەو کەسەی کە لە پێناوی یەکێتی و پارتیا خۆیان بە شەهیدکردن کورە بەدبەخت ئەو کەسە بوو کە شەهیدی یەکێتیە کورە کەس و کاری شەهیدان من بم هەر یادی شەهیدەکان ناکەمەوە بەڕاستی کاکە کورە بابا دەیان هەزار کەس لە ڕیزەکان یەکێتیە گیان و ژیانی خۆی دانا خوێنی خۆی ڕژ ئێستا کێی خوا شێخ ئەحمەدی نۆکانەی خوا ئێستا کاکە ئێستا شێخ جعفەرەی خوا ئێستا کۆمەڵێک زوجەردە و مافیای خوا بەڕاستی کۆمەڵێک لاتوپوت و ئەمانە ئێستا خوێنی ئەو خەڵکە خۆن من تێناگەم یەکێتی چۆن دەڕوێ یادی شەهیدانەکەتەوە کاکە شەهیدی چی قورتان کردووە سەر ئەو عالەمەیە کاکە بە هەزاران مناڵی ئەمانە بەبێ باوک گەورە بوون ئێستا بڕۆ بزانە وەزعەکەیان چۆنە وەڵا کام بژی و کەڵ بژی کوڕە نەکبەت بوو ئەو کەسەی خۆی یا بەکوش بەڕاستی قوربەس بە قورئان خوێنی هەر هەمووی بە فیرۆ ڕۆشتووە باباش بیجانن قسەی قۆڕ مەکەن بۆ ئارام ئەحمەد شەهیدانی چی و حاڵی چی کاکە ئەم دایک بە گۆرەوی چنین بە قوربەسەری بە بەدبەختی کوڕی پەروەردە کرد چوو بە کۆمەڵەوێشێتی لە شەڕی ناوخۆیە دژی بەعەزی یاتان بەکوشت لە دواییشە ئێسا خوێنی هەموو ئەم شەهیدانە کۆمەڵێک زوجەردە و مافیای خوا بەڕاستی شێخ ئەحمەدی نۆکانەکانی خۆن کە هەر هەمیان کۆنە بەعسین بەڕاستی ئێستا هاوڕێی هینەی خوا هاوڕێی داڕی شێخ نووری ئەیخوا ئەچێ لە دووبەی فێرلاکرێ بە 5 ملیۆن دۆلارێکا بە ناوی مناڵەکەیەوە کاکە جان باش نییە ئێوە باسی چیەکەن برای شیرین شەهیدی چی و حاڵی چی بە ئەڵڵا ئەو شەهیدانە ئێستا زیندوو ببنەوە بە حیاتی جارێکی بۆ ڕێگەیان ناڕن خوان بە کوژ ناتەن کاکە گاڵتە جاڕی چی ئێوەی کرد بە قوربانتان بە ئەم گاڵتە جاڵێ چییە شەهیدانی یەکێتی و شەهیدانی پارتی و کڕەوەنە قڕبەسەر و داما و فەقیربوون چون خوانا بە کوشت و لە دواییشە هەموو خوێنیان و ژیان و تەمەنیان بوون بە قوربانیەکی بێگوناح و قوربەسەر و داما و ئێستا کۆمەڵێک دژ شەو تا بەیانی ئێوە پارێ ئەم میلەتە ئەن بە سۆزانی بابا لە شەقەکان هەڵێنێ خوارەوە کاکەشیان ئەمە ئیش و ئەخلاقەکانی ئێوەیە خۆشێکی عەجیبتان نەکردەوە ئێوە کاکەشیان باشە مەسئولتان هەیە یەکێتی یەک دەفتەر ئایا بە یەک سێکس بۆ یەک شەو کاکەشیان باشە ئیتر چۆنتان دەڕێەوە باسی شەهیدانەکەن کاکە باو دەمە پیسەتان ئێوە باسی شەهیدەکان مەکەن تازە ئەوانە بوون بە قوربانی وازیان لێ بێن کاکە ئێوە باسییان مەکەن بۆ ئەوەی کە کەس و کارەکان هەڵخڕێن و ئەو شەهیدی یەکێتیە ژنیان و کوڕیان و کشاوەر بن بە پیاوی ئێمە کەس و کاری شەهیدان دوای ئەمانە مەکەون بە هیچ جۆرێ بەڕاستی یەکێتی و پارتی بە نەفرەتکەن دوایان مەکەون ئەمانە ڕاستگۆنین لەگەڵتانە کاکە تەواو بابا من دەجا بووم باسکردن خۆت ناوی مەسئولەکەشم باسی نەکەم کاکە لە ساڵی 92 یەکێ لەو مەسئولانە باش نییە کە ئێستا جێگری سەرۆکی هەرێمە دەجار باسم کردووە کاکە یەکێتیە ئەزان چی ئەڵم پێزاکە ناوەکی برم چوو بوو بۆ حاجەوە بۆ ماڵی شەهیدێک کە مێردی ژنەکە ڕەفیقی بوو کە ئەچێ بۆ ئەوێ 4,000 دینار ئەکا بە ژێر هینەکە ئەو نییە بەتانی لێفەقی سەری ئەیکا بە ژێر لێفەیەەکە باشنی دوای ئەڕوە ژنەکەیش ئاقڵە بێ مێردەکەی پێویتووە کە ئەم زەلامە زۆر دایان بۆ خەڵا ئەمە کاکە ئەمە بەس خەریکی ئافرەتە تەعدا لە مریشکەکە پارەکە دەستکاری ناکە ئەیخاتە هەروە دایانێت وڵات دوای هەفتەیەک گێتەوە چۆنی باشی ئەم بابەتانە تەکلیفی لێکە ئەوش ئەڵێ ئەوە پارەکە بێشە لەفی بێقیمەت ئەمزانی کە ئەو پارەیە بۆ ئەوە دانیت ئێوە لە 92 تەکلیف لە ژنە شەهیدەکەن لەگەڵ حرمەتم بۆ ژنە شەهیدەکەن لە 92 ئێوە تەکلیفیان لێکن لەبەرەوە باسی شەهیدان مەکەن کاکە کورە کاکە کابرا بچووە ئەو شاخە خوێنی ڕژ لە پێناوی کورد و وڵات و ئازادیە ئێستا ئێوە بوونە کۆڵیان نابنەوە بۆ هەر بازرگانیان پێوەکەن ئێوە بۆ هەموو ساڵی بیرتانەکەێتەوە تەنها بۆ گەمشاندنی کەس و کاری ئەو شەهیدانە بۆی بیانکەن بە پیاوی خۆتان واز بێن کاکە دەبیانێنە بەڕاستی تەواو بۆیە هەڤاڵ ئەبوو بەکر کەسێکە کە مەکتەبی زمان لووس بە سەفسەتە یعنی سەفسەتە بازە مەبهەنەی کەلیمە ڕۆژێک ئەچێتە بنشانی کۆسەت لە مەتاری سلێمانیە ڕۆژێک سەر گۆڕی نەوشیروان مستەفا هەر لە خۆشانەمە ئەنووسێت دواتر ئەچێت سەر گۆڵی جەلال تاڵەبانی باوکە ڕۆیەتی ڕۆژێک کە ئەزانێ میدیا باسی کاک عوسمانی حاجی مەحمووەکە یەکسەر ئینشایەکی حازرە باش نییە یەکسەر ئینشایەک بەسەر کاک عوسمانی حاجی مەحمووە هەڵێ باشە کاکە تو بوویتە تەعزیێوانێکی چاوەشی گادەچی بە قوربانێ بم
والله تو ودي هاتو عزيزك من رسم بوتي وكو هفا براسي بلام كاكا تو كابرايشي كهيس سوديكي بو خلقي او شعر النبوة تو شانازي بتشيوكي اگر ما ساوناكي علي من هيرو خان وايوتو من كل سيمي براي بافلو قبادمو ادم بابتانا بو اويك ما اكو بارزغا بمينيتو ما ساويان بوكي براسي تو امراسي كيد سي همدس عزيزي سي همدس انجا جوك نوزادي نوري بك هيا امش قولة دزا كابتن اناسي المعزاني على محمد نوزادي نوري بك طبعا لشو ستشاوكم هي باب اويكا موضوع كان بيسوا يعني شاري خيزاني شاري سليماني كانه بارشي ازاديه الزكي لديان شارواني وبتابين كراو بيش ما بني شاروانيه صالي 2015 روخين راوا سلني نيو كراو توا او كاتا رحمتي كقاري حاجي علي سلوكاتي او يعني كدوا لدوايه عقد كراو بنايو عثماني قلباخ بو موي بسبيان صال مانگی یانزەی ساڵی 2022 دیسان ئەمە دراوە بە کەسێک بەناوی ئاراستی ئەحمەی سەعاتچی کە عەقدی ڕەسمی هەیە بۆ ماوەی 10 ساڵ کە ئەم یانەیە بەڕێوە بێت. ئەمە هەتاکەی دووی ئەم مانگی یانزەی 2023 کە بەباشی مۆزوعەکانی ڕۆیشتووە. ئەم یانەیە شەوانە قەرەباڵخە نەزانی نووری بەگیش کە هەر خەریکی پارەیە بۆ مام قومار بيكا بناو جهازك يا بخوي باري ديجيتالاني بو قمار كنو بيشرف في عالم بابتان باجنيه جاء امان خوان خو الدوله من يكون انسان ايزان شي ازاني يا سيكس ازاني يا قمار ازانيت يكشي كان ازاني كسيكس كيشي نما بينا كراو عالم بابتان باجنيه ان جروكات شي ماما قمارك وطو اما ايشك يعني بويا كوقت نوزادي نوريبك ازاني كامياني اسا قرباوه بو عالم بابتانا وببي ياسي هيشي بوناكري هلا سي اشي لقل اسايش استيمانيه دستك الله وكاله بري امش كون جاج مرقبوه طبعا ام جاج مرقبه معناها قلنا من حلمتهم بو بيج مرقي باش وراس بو باكي بلان امانه جاج مرقبون دراسه نك بيج مرقا چونك امانه دزودروزني استان كسيك لشاخه بيج مرقبو بي دوي رابرينو اسا هالشريفه بي اويك جاج مرقبو بي لدوي رابرينو بو بجز وجدو ساخته شي براسي هلا سي بنا باسايش السماني ابا بو داخسني يعنك تنها بوشي بو اويك بو بجي بها اي خاونه كشي بفيزان يكاني من اتوانا بلم صدان هزار دولار تصرف كردوا امان يعني بباريشي كم لدسي دلي بينو بيبن بو خوان بو بارا بياكر بو ازاني ارام احمد نوزاد بو بارا اشيك اللي دزماش كدنا كان لاي قران لانه شام صفا لا كاتي خجرة طلباني لا بافلو قبات لا حرهم امانه تنها دزماشكا بو بارا باريش بوشي تنها بو ماما قمارك وطاوي نخو بيرو باكوتو بو بشكل ما بويا ام نوزادا جراجي بغي ورقتوا بدزي زيتوني ورقتوا بدزي بما ساوشيتي بو شيتي بو غوران چوارچرا باشه چوارچرای نوێ هەموو ئەم عزانی وەرگتووە هەمووی بوون بە نازانمشی و شوخەوانن بابەتانە هەر هەمی دزی و عزیزان گردی پشت بەڵزیخانەی قەیوان ئەم زەویانی هەر هەمی وەرگتووە ئازانی ئارام ئەحمەد بۆیە نەوزادی نووری بەک وەکو چۆن دزێکی زەخمە بەمانای کەریمە قومارچێکی زەخمیشە دایمە بەڕێی لوبنانەوەی بۆ مامە قومارەکە یا بۆ هۆڵندا بۆ داناخەکەی من بۆ هۆڵنگازینەوە لەسەر بەحر باشە جاکە ئیشێ بۆ قمار بە 50 دەفتەرەوە ئەڕوا بۆ لوبنان بۆ قمارکردن ئەگەر پارەشی لێ بڕێ تەلەفۆنەکە چۆنی کاکە دلێری سەیمەجی باشی کورە پارەم لێ بڕاوە کاکە 20 دەفتەرم بۆ بنێرە بۆی بنێرە 20 دەفتەر تەنها بۆ مامە قمارەکە بەڕاستی باشە نوتای نووری بەک تۆ داناوەشی هەموو پارەی بۆ چێ کاکە تۆ هەموو عەرزە و هەموو دزێ بۆ چێ کاکە ئێوە تاکی ئەم بێشەرەفی ڕەناگەن کاکە تۆ عمری پیرە مەڕێکی ماوە زەحمە نەبێ باش نییە ئێسەیش بە ڤیاگرایشەوە بە دوو مانگجارێک باشە بە زۆڕناکانی هینیشەوە ئەوەی کە هند بۆ مارەکانی لێن بۆیشەوە هێشتا ملقود ناکاتەوە تۆ ئەم هەموو پارەی بۆ چێتەوە تۆ شەرم ناکەی بەڕاستی تۆ تاکی ئەم هەموو پارەی ئەجی نەزار دووری بەک تاکی يعني أم هم باري تو إدزي تنها أبي بوشي بو سيمشي قمارك ها تو داناوشي بو تمنو براسي ها بو كي أم باري براسي متناكم إن جاء يكشري شيء هي بناي خوشناي علي جالية نازم شيء لبابتاني أم بناو كابري بو يعلم بناو شنك أم كابري لا خوي بيا وشي مكياجك أزين يا محمد أشي ليو أستمرك ليو أستم بياو بليو أستمرك كاكيش إن جاء بياو بتشي برو بالي كيتو باشا دبرو هالقريد توشي بوتوكس كي كاكا هادشي سنتني جوانكاري هي جنان ام خوشنا انا سي ايزان يا رب احمد باشا كاكا يعني ايو باتان بو امانه ايوه ها اميش شركه دزي نوزاده بيكو هادشي دزي كان براسي ايكا
نەوزادیش پیاوی تێری سەیمەجیە پیاوی شێخ ئەحمەدی نۆکانە کە پاڤڵە بینی ئاواکە بەس بۆی شتێکی بۆ بکات و ئالم بابەتانە کرد کاکە من دەزا بۆ پاڤڵی جا تەڵەبان کاکە من ئینسانی ماستاوچی نەوێ کاکە وەڵڵا ماستاوچی هەر ماستاوچیە کاکەجیان با باش بیزانی قەسەم بەخوا بە دێژایی مێژوو هەموو سەرۆکی حیزب بێ سکرتێری حیزب بێ سەرۆکی دەوڵەتێ ماستاوچیەکان خیانتان پێ لەناوێن بردووە پاشەڵ ڕاستی بزانم کاکە ئەمە بۆ چی کاکشینم چی پارەی هەیە نەوزاد هەر هەمووی حرامە هەر هەمووی دزیە بەڕاستی لە علوەکەی سلێمانی عەزیزان ئەرزیان وەرگرتووە لە علوەکە کە ئەمانە بیکەن بەساتکەرەوە لە دوایە هەمویان کردووە بە علوەی دووقات و هەر هەمووشیان فرۆشتەوە خۆشەویستانی باش نییە بۆیە نەوزاد نریبەکم ئەم شەو پێناسان کە وەکو دزێک وەکو مافیایەک وەکو چەتەیەک بەڕاستی هەمووتان بیناسن وەکو هەموو ئەو دەوڵەمەند دزانەی دەڤەری سلێمانی و دەڤەری هەولێر و بادینان کە لە ژێر ئاڵای پاکی وێشێتیە 33 ساڵە خەریکی دزی و جەدەی و بێناموسی و بێڕەوەشین بەڕاستی جامیش بەخۆیڵێ پێشە تڕی کۆنم تۆ پێشە تڕی پێشمەرگەنی کاکیچێن من لەگەڵ ڕێزم بۆ پێشمەرگ شەریفەکان دووبارەیەکەمەوە ئەوانەی کە لە سەردەمی شاخە پێشمەرگە بووبن لە دوای ڕاپەڕینەوە خەڵکی شەریفن هەر کەسێ لە دوای ڕاپەڕینەوە دزی کرد بێ چەتەیی کرد بێ پۆسی بەکەینەوە بۆ پارە ئەوە پێشە تڕە بووە بەڕاستی ئەوە لە شاخیش هەر بێقیمەت بووە هەر کەریجێ بووە بەڕاستی ئەوانە ئەم نۆزەنی بەگە بەس بەبەر کەرەوەنی شۆداکەتا بۆیە ئەو نەبێ عورزەیە حتێر ناخۆت دەکاکە بەسە تو ئێستا تەمەنە چەنێ بەڕەنگە 70 ساڵ بیکاکیشینم ئەم 70 ساڵە کاکە هەفتای کە بژی هەموو ڕۆژە 10,000 دلار خۆ هەر پارە هەیە تۆ نەخۆشی تۆ کرمە هەیە تۆ دەعبای تۆ ئایدزی تۆ چی بەڕاستی تۆ ئەم هەموو پارەیە بۆ چی کاکە تۆ شەرم بۆ ئەبێ هەموو خەڵک هاتفوی لێ بکەن بەڕاستی بۆ ئەبێ کە مردی خەڵک هاتف کاتە گۆڕەکە نەدانی بک بەسە قلت تلفونش بۆ من کردو لە هۆڵندا و ئەلم بابەتان و قسەشم لەگەڵا کرد یەک دوو جار بەڵام ئەمە لای من نایخوا هەر کەسێک تەلەفۆنی بۆ ئارام ئەحمەدکە چۆنی کاگەرم بۆی باسی نەکەم نایخوا بەڕاستی ئەو لای ئارام ئەحمەد من ئەو شان ناخوا بەڕاستی ئەوەی کە تەلەفۆن بۆ منەکە ئەبێت دز و بێشەرەف نەبێت لە حەقیقەتە دز و بێشەرەف بوو وەکو بەخوا وەکو مال پێوەیە دوایی نەڵێ وەڵام من تەلەفۆنم بۆ کاگەرام کرد و کاگەرام ڕێزیە هیچ ڕێزم نییە لە بەرامبەر دز و جەردەیە من ئەوە لەوە تاکید بە کاکچێن لە بەرامبەر دز و جەردەیە من هەر احترامی ئەو ناگرم لە حەقیقەتە تەواو قوت و کرمانش لەبەرەوە بەسە وازە دزیکردن و لە بێشەرەفی و لە بێقیمەتی بێن کاکە تەواو لێرەوە داوا لە ئاسایی سلێمانیەک بە تایبەتی لە هیوای شەید ناویچیەوەی کە مامۆستا ئەحمەدی سەناح لێرەوە داوا لێ یەکەم بە پێی یاسا بۆ مۆزوعاتشن کاک هیوایجان دیفاع لە نزای نوریبەگ مەکە کاکە نەوزاد هەموو ئەو شارەی خواردووە بە پێی یاسا چۆنە عەقدەکە چۆن کراوە بە پێی ئەم یاسایە بڕ دایمەخن لەبەر نۆتە نوریبەگ بۆی ئەو بێبەخاوەنی و خەریکی پارەی لێ کۆبکاتەوە کاکەجێ ئەم کارە مەکەن بەڕاستی بە پێی یاسا شرافەتمەندانە حەق بەچێ و ئەوە بێت بۆچی ئێن بە نەوزاد کاکەجێ لە پێناوی چییە کەمی هەیە کەمی دزیوە ئەوە بۆ هەموو شتێ بێ بۆ ئەموو بۆ خۆشنا و بۆ مەریوانی نازانم چێ و بۆ فلانە فیسەرەکان بۆ ئەم هەموو دزی و درۆزن و عەرزەت زەبێ ئەم وڵاتی ئێمە کاکە لە پێناوی چییە لە پێناوی چییە بەڕاستی کاکە یعنی تاکەی ئارام ئەحمەد بمێنێ کە ئاوا دانیشێ هەمووتان ڕسوا و تڕۆکە و بەم مجتەمەعەتان بناسێکەوە چ ماڵێکن نەفرەتتان لێبێ لە خۆتان و لە ئەتوال و لە ئەخلاقتان دە بەسە دزی کاکە ئەی هاوار بەسە دزی بەسە تاڵانی ئێ تۆ شەرم ناکەی ئەو پارە جوانە لەو خەڵکە ئەدزی ئەچی دە لەبنانەکەی بە قومار ها 50 دەتر ئەبێ لێ ئەی دۆڕێنی لەوێ ژێی لەبەرەوەی کە تۆ کۆنە جاژ بووی کۆنە یەشێتی بووی بۆ نمونە لە شاخە 4 ڕۆژ پێشەتڕە بووی یەک ئێستا ئاسایی دیفاعی لێکا و پاڤڵ دیفاعی لێکا و قوبات دیفاعی لێکا و داروبەت دیفاعی لێکا بۆچی بۆی جیفانەکەت گەرم بێت دەکاکە دیفاع لەمانە مەکەن عەزیزان دەکاکە دیفاعی نەمەکەن لەم دزدۆزدانە برایشینم دە بەسە ئیتر ئەی هاوار شلون بدز ئەم هەموو دزۆی گیرمان خواردووە کاکە بقرآن فریان ناکەم باسی ئەم هەموو دزیەکەم عەزیزان واللهی خۆشەویستان بە گیانی ئێوە بە گیانی ئارام ئەحمەد لە ڕۆژانە دەیان نەفەری قوڕ بەسە تەلەفۆنم بۆەکە ئەڵێ کاگەران فریاکەوە کاکەجان ئێ والله ئەگەر خەڵک نەبێ من قسە ناکەم کاکە من نەکەم چێ خۆ بەخوا لە کوردستانە مەتێ عەزم نێ تاوەکو بیدزن بابا بیزان بەخوا لە تەشوقەیەکم نێ تاوەکو بیدزن بەخوا بەشی ئینجانەیەکم نییە تاوەکو خەم بفەوتێ باش نییە هیچ شتێکم نییە لە وڵاتەیە من هەموو ئەو شەڕەکەیەکەم شەڕی ئەو خەڵکە قوڕ بەسەر و داماوەیە کاکە خەڵک یە پەنا بە منە هێنێ نازانن چی بکەن کاکە یاسا پشتیوانی لەوە لە دزەکانەکە مەحکەمە پشتیوانی لە دزەکانەکە کاکە بەڕێوەبەری شارەوانی لێلا دز دیفاع هەر لە دز و گەندەڵەکانەکە یعنی هەرچی سیاسی و دز و گەندەڵ و ئەوانە هەیە ئاوا یەکیان گرتووە دەستیان فڕی بینە قاقای ئەو میلەتە قوڕ بەسەر و داماوە ئەو خەڵکە داماوەش پەنا بە منە هێنێ کاکە جێن
یەکی ڕەفزەکەی دوان باز ناکەی دە باز ناکەی 20 باز ناکەی ئێکاکە ناکەی ئینسان هەر بێدەنگ بێ بەڕاستی لەسەر ئەم هەموو دزی بێشەرەفیە کە ئێوە ئەیکەن تەواو اینجا با تۆزێکیش بابەتی ئینتان بۆ باسم تۆزێ بەعوە زەمی ئەم کوردانی ئەوروپاوانە بابەتانە بە هەر مەسایلی سیاسی تۆزێ دەچین خۆشەویستە هیچ نەبووە تووڕەبوونێکی نۆرماڵ بۆ خۆشەویستانەوە ئاسایی ئەو شتانە وەربگرن ئەوە پێرن هونەری گفتوگۆ یا هونەری قسەکردن ئازانیارەمە نە تووڕەنی منها یاخوا عافێتی بێ خاڵە ئارەم یاخوا عافێتی بێ بەخوا هەرەوەی ئیسلامیانە باشن چواشنیان هەیە یەکسەر ئاواکە ئادەی حەبسەخانەوە هینم بۆ پڕکەرەوە لە هینی گەرم وەڵی پێ حەق بە قورئان چوار پێنج نییە بێ بەڕاستی وەڵڵا ئەو بۆ ئێمە لێمان نایە چوارژمانە بێ خۆشەویستە بۆ ئیسلامیانە لێیانە یعنی ئێمە چین کاکە یعنی ئێمە تەنەکەین تەختین ئێمە بۆ نەکا خۆ ئارام ماشەڵڵا کەیت و قۆز و ئارام بابەتانە و ئێستا گە سێ چوارژنمە بۆی ئادەی باوکەی گیان ڕعنا گیانم بۆ پڕکەرەوە ئەگەر ڕعنا ئامادەنە بۆی ئادەی نە شیران خانم نازانم کێ خانم چودان لە خۆ نایە بڵێن مشکلە نییە ئەوم بۆ پڕکەرەوە ئەتە بۆ خۆی مۆسڵەکەم هەناوە باش ئەو وەزاکێک باشم لێرەوە دوو سێ قساکەم لەسەر پیاوانی ئەوروپا اینجا ژنانشی تێکەم ئەوەی بۆی کە ئەم شتەکە مساوی بێ خۆشەویستانی من ئەوڵا باشە پیاوانی ئەوروپا من ئاگام بێتانە طبعا کە من قسەکەم خۆشەویستان هەموو ئەو شتەی من بزانم من بە ئەکسەریت قسە ناکەم بە ئەکسەریت قسە ناکەم بەڕاستی چونکە ئەکسەریت بۆشکڵە نییە بەڵام ئەوەی کە ئەیبینم بەڕاستی زۆرە بۆیە باسیەکەم ببوون بەرەزان بەڵی ئاراقم کردەوە بە قورئانی ئەو شوێنەکەم گەرمە ئێوە بەس خەریشی ڕاوە ئیرۆن بەس خەریشی ڕاوە دۆلارن بەس خەریشی ڕاوە پاوەن بەڕاستی باش نییە من ئەزانم کە ژن ئیمانیان نییە لە هەندێک حاڵەتدا بوون ژنەکەن کە ئاواڵم هەم پارەیانەوێت هەم ساری جوانیانەوێت هەم ماڵی جوانیانەوێت هەم گەشت و سەفرە و گەڕانیانەوێت هەموو ئەم شتانیان ئەوێت هەتا هەست و هۆست نازانم سێکس و هەموو ئەمانشیان ئەوێت باش نییە بەڵام ئێوەی پیاوانیش تۆزەکە کاتەکان تا پشکن بەڕاستی کاکە خۆ ناکێت تۆ بەیانی هەڵەسی دەخەوە ئەڕۆی هەتاوەکو تاریکەکە تۆ خەریکی ئیشکردنی کاکەچێت ئەم ژنە هەستەکە دایمە هەتە نایە کاکە بە قورئان لە ئەمی سەدام تەلەفۆنیان بۆ کردوون کاکە ژنەڕێ کاک ئارام سێ چوار ساڵە شون کردو بە پیاوێ بەیانی هەڵەسی ئەچێ بۆ گەس فرۆشتن و دەفۆ مەفە ئەوانە سەعات دەیشەوێتەوە دەیشە و بۆنی گۆشت و چەوری و بەز و ئەمانەی مێشکی پیاو ئەبات باش اینجا تۆکتڕە لێ خێخ پڕخەیەت باشە حتا ساعت شەشی بەیانی شەش هەڵەسی ڕاکاتەوە بۆ ئەوێ کاکە ژنەکان لێتان ڕاکەن عەزیزەکەی یارا مەحەمەد کاکە لێتان ڕاکەن بە قورئان کاکە ژیان والله والله خۆ من هەر بەدەست ئەوانەوە گیرم نەخواردووە کە لە کوردستانەوە پاریان ئەجزیەت و تەعدایان لێکە ئەلەم بابەتانە لە ئەوروپاشەوە هەموو ژنەکان لێ شکاتای ئارا مەحمەدکەن کاکە وازانە ئارا مەحمەد هینە پیاو ماقوڵی گەڕەکە لە کاکە فریەمان کە بەدەست ئەم مێدانەوە بەڕاستی ئەو حاڵیان نییە کاکە باش نییە یعنی خەریکە وایە لێ ژنان لە ئەوروپا ڕێکخراوە دروستکەن ژنە کوردەکان بەس مزاهرەکەن دژیریەوە کاکەجان ئێوە هەر خەریکی پارن بە قوربانتان بێتەوە نابێ کاکە تۆ یا ژنمێنێ یا کە ژنی هێنا ئەبێ ئاگار بێ ژیانەکەشی دابین کەی لەگەڵیا بە قوربانی دڵەبە باشە اینجایەکی تیش خۆشەویستان من گوتم بە زۆرینە قسە ناکەم بەڵام کاکە تۆ دەست بە خۆتە نابێنن کاکە یعنی معقول نییە ئێوە ئێستاش پانتۆڵ و شەڕواڵی دەرلنگپان لە پێگەن کاکە کەی باوی پانتۆڵی قوماژماوە لە دنیا کاکە کەی باوی ماوە بەڕاستی مەگەر ئەوانەی کە لە ئەندام پەرلەمانەوانن ئەو شەکان یاسن قۆنەری قەڵتاق لە پێگەنەوە کاکە باش نییە یان لە ماع لە پێگەن لەکوێ دنیا باوی قۆنەری لە ماع ماوە کاکە ئێوە ئەچن لە پێگەن بەڕاستی کاکە کاکە ژن حەزەکە هاوسەرەکەی تۆ دێ سپۆرت بێ تۆ دێ شیک بێ تۆ دێ پاک و تەمیز بێ کاکە وەڵی ئێوە بڕواتە نەبێزین چۆنم کاکە ئێوە سپۆرت نین حەقیقەتە کاکە پێتان نەخۆش دەبێت کە قسە ناکەم باش نییە شێخ نارۆن بێڵن بە قوربان تۆزی ئاگاتان لە خۆتان بێ کاکە من بە هەمووتان ناڵێم بەڵام وەڵا زۆربەی زۆرتان لە ئەوروپا بۆ شکلێ کاکە باش نییە کاکە ئێوە پارەتان هەیە وەڵی عەزیزان من ئەگەر فەقیر بێ قەی ناکە کاکە کە تۆ فەقیر بی کاکە وەڵی یەک تشێ دەکەم بە 2 یورۆ باش نییە بەڵام ئێوە هەمووتان پارەتان هەیە باش نییە ئەچن بۆ سین ئاشتەکە ئەچن قەمسەڵ و بروس و تیشێت لەوێ کرد یا ئەچن بۆ پریمارێک هەرچی شتی هەیە بە ئیرۆنیۆک بە 2 یورۆ باش نییە ئەچن ئەمان ناکە یا ئەچن پانتۆڵێکن بە 10 یورۆ یا قۆنەی بوحبوع نازانم چی ئەیکردن بە 15 یورۆ من پێتان ئەگەر پارە نەبێ قەی ناکە ئەگەر فەقیر قەی ناکە بەڵام وەڵڵا لە ئەوروپا کەس فەقیر نییە مەگەر ئەو پیاوە ئەو داماوی کە لە کەمپایە ئەم دەم لەوانە نییە بەڕاستی ئەوانەی کە لە کەمپان و یەک پارەی کەمێکیانی و ناتوانن پێ بژین ئەوانە مافی خوانە من حرمەتم بۆوانە لەگەڵ ئەوانە نییە بەڵام تۆ مارکێتت هەیە تۆ ئیدعای گەورە گەورەت هەیە تۆ ئەم هەموو پارێت هەیە ئێ کاکە تۆ بۆچی تۆ دەست بە خۆتان نانی کاکە ئێ تۆ بۆچی خزمەتی خۆ ناکەی باشی ها پارە لێ پێ قەی ناکە بەڵام وەڵڵا ئەوانەی باشەکە هەمویان هاتانی ئەوەی باش نییە
ژیان لە ئەوروپا هەمشتێکی پارێزراوە بەس پێم بڵێن ئێوە پارەتان بۆ کەی ئەوێ بەس لە ئارابەمان تێ بکەم والله زەلام ئەزانم تەمەنی 6 ساڵ تێپەڕی خۆشەویستن $100,000 هەیە ئەڵێم تو هەموو پارەی بۆ چێکە چاڵی بۆ سەرفی ناکە ئەڵێ بۆ ئایندە کامە ئایندە کاکەجێ ئێکوا ئایندە هەر ئەمەیە ئیتر تۆ شەسی کاکە خۆ تۆ حەزەتی نوع نی ئەتێ بیبی بەچی بە قوربانی دڵە بم ها ئێستا نایخۆی بۆ کەیتەیە کاکە کام ئایندە تو وا 10 ساڵێکە ژێی کاکەجێ لە دوایە نەسەر ئیشەکە لە ژێرە ئیشەکە بێزەحمەت اینجا شاکرە ڕوتیەکە فدق ڕوتیەکە دوی زەخت هەیە فڵانە فیسار و بەدبەختیەکانت هەیە کاکە بڵێ وەڵی من کابراایکی نەخۆش و بیمارم کابراایکی ڕەزیلم دەستم تێ ناچێ و تەواو مەڵێ وەڵا بۆ ئایندە چونکە ئایندە هەر ئەمڕۆیە کاکە ئەوەی کە ڕابوود ئەوەی کەیت کەس نازانێ یەکیان نایە کەواتە ئێستا تۆ بۆچی بۆ خۆ ناژیت نە بۆ خۆتیت نە بۆ ژنیت نە بۆ مناڵیت بۆ هیچ شتێک نی بەڕاستی ئێ تۆ بۆچی تەکاکەم پارانە زەحمە نەبێ تۆ دەرگێتە لە حەقیقەتە تۆ 6 ساڵی تێپەڕاندووە لەو تەمەنا ڕۆیشتووە ئێستا وا 10 ساڵی کە ژێکە کەگووی بە هەفتاتەوە کاکە خۆت دانە دەمتان نامێنێ بێ هەر نیسکێنە خۆی بە قوربانێ بە تەواو بۆچی تێ زەحمە نێوە پارەیە بۆچی نایخەتە خزمەتی خۆت و ماڵ و مناڵ و ژیان و ئەلەم بابەتانم بۆچی ناچی کوێرەیەمدایە ئەو ئارامە حمە نەبێ بەخوانی $200,000 هەچی دنیا هەیە بیبینێ بە ئارەزی خۆی کاکە ئەی بەڕاستی اینجا شتێکی تر کە ئەیبینم لەم ئەوروپایەیە بە حیاتی ئاوی گەرم و سادە لێ نابڕێت باشی ئەم هەموو شامپۆ بۆن خۆشە ئەم هەموو بۆ نەخۆشە بەڕاستی کاکە ئێوە بەخوا زۆر وەڵاهی بۆنتان لێ بە قورئان کاکە بەیانی هەڵەسی بڕۆ خۆ بشۆ عەزیزەکەی ئارام ئەحمەد بڕۆ جلەکانی سەر و ژێر و بگۆڕە بە قوربانی ئەو خۆیان کاکە باش نییە ئەم هەموو بۆ نەخۆشە دوو بۆن کڕە بە 100 یورۆ بیخرە هینەکەت دان و جاجار لە خۆتی بە بەیانی نیۆڕۆ ئێوارە چاوەڕاستەکەی بن باشە ئێوە بەس خەڵتان لای پارە و لای ئیرۆ و لای پاوان و لای دۆلارەوەنە ئاگەتان لە دنیای نییە کاکە والله ژنەکانتان لێتان ڕاکن با باش بیزانن با قورئان لێتان ڕاک باش نییە زۆربەی زۆری بەشێکیشی ئەمەیە لە ڕاستیە اینجا زۆر ژنیشەیە وایە ها ئەوە نەبێ مەسەلەی پیاوەکان ئەوە بێت باش نییە ئەوان لەبەرەوە ئەم قسانتان بۆکەم وامەزان کە ئەمە بێڕێزی بێت و بۆ شکاند و ئەلەمە بۆ بێت کە ئاگا بێنەوە بەڕاستی چونکە من ئاگام لێ لە 90 خێزانەکان لە ئەوروپا لەبەرێک هەڵوەشەوە کاکیشە لە 90 لەبەرێک هەڵوەشاوە بەشێکی زۆری خەتای ئەلەم بابەتانەیە چاوەڕاستەکەی من یعنی بەدەم یەکەوە نین بە هیچ جۆرێک حەقیقەتەکە اینجا کاتێش کە لە یەک جیا بنەوە ئەم لە ساڵانەوە هەچی بێحرمەتی هەیە بەیەکتر یەکەن کاکیشە من لە قسە لە خۆم بۆ ناکەم ها بۆیە ئاوا ئەڵێم هەر باسی پیاوەکان ناکەم چونکە وەکو ئەڵێن مەل بە دوو باڵە فڕێ ئەبێ باسی ژنیشکی دەڕاستیە ژنەکانش بەڕاستی خەتایان هەیە من زۆر ئەبیسم و ئەبینم و بۆمە ژێڕنەوە بەڕاستی زۆر خەمی پێخۆ باش نییە بەخوا خۆشەویستە بە ویژدانم ژن هەبووە مناڵی هەیە لە پیاوێک باش نییە دوو مناڵی هەیە چەند کار مەسەلەوە نییە وەڵڵا کە لێی جیابۆتەوە ڕسمی ڕووتی مێردەکەی بۆ من ناردووە کاگارامی ژیانەوە بەشکم حای بەری تووشی ئارم بابەتانە کە لێی جیابێتەوە وتم تو خواوە شەرەفەتەوەتە تو خوا ئەوە کەرامەتە هەتا بەدەل لەوەی کە من ئەو شتانە قەت بڵاو ناکەم هینی دوژمنەکەیشم بێت باش نییە بەڵام هەرچی بێ خۆوە هاوسەرە بووە خۆ باوکی مناڵەکانتە تۆ چۆن دەئانیشی ڕسمی ئەو ئەنێری بۆ من و ئەڵێ بڵاوی کەرەوە بۆ چەندین کەسی تێشی ناردووە بە تاکیدی باشە یعنی تۆ چی ئینسافێک هەیە چاوەکەی من تۆ چ حیا و حرمەتێکت هەیە کە هاوسەرێک لەگەڵ تا ژیاوە لە ماڵێکا بەیەکەوە بوون مناڵتان بەیەکەوە هەیە دوایی بە هەر دەلیلێ نەگونجان لێک جیابنێتەوە ئەچی وێنەی ڕووتی لێگەتەوە ئەنێری بۆ خەڵک بۆی خەڵک ببینە و بڵاوی کاتەوە تۆ هیچ شەرم ناکەی بەڕاستی تۆ کە ئەو وێنەیە بۆ من ئەنێری ئەی بیر لەوە ناکەیتەوە من چۆن سێری تۆکەم تۆ وازانی ئارام ئەحمەد جێر و گەوجە تۆ بیر لەوە ناکەیتەوە بڵێ باشە ئەم ئارام ئەحمەدە ئەم پیاوە ئێستا چۆن کەسایەتی منە بینێ ئێستا چۆن بە چ چایەکەوە سێری منەکە تۆ بیر لەوە ناکەیتەوە بەڕاستی هاتۆ بەڕاستی خەجاڵەتی ناکێشی بە ویژدانم بە گۆڕی حاجی عەلی باوکم ئەمە ڕاستیە بۆیان ناردوم ڕسمەکەشم هەر لە لاماوە ئینساوای لێ ئینسان لە ماڵەکەی خۆشە لە ژووی نووسینەکەی خۆیان بە شەڕاوە بخوێت و دوو گری لێ با کاکەجیان نەوەکوس بینە ڕسمی بگن و بڵاویکەنەوە کە شەڕێ شتێک بابە عیب واللهی خۆشەویستان زۆربەی زۆری پیاوی ئەم ئەوروپایی کورد بە جەڵدەی دڵەمرێ باشە هەموو هەفتەیە پیاوێک ئەمرێ بە جەڵدەی دڵ قەسەم بەخوا هەمووی لە داخی ژنەکانیانە جەڵدە لێیانەیە کاک باشی ئەوەندە شەی نەفسیان لەگەڵاک باش بە پیاوەکان دڵیان لە خوان دانەمێنێ بڵێ ئارام ئەحمەد دیفاع لە ژنەکە و لە پیاوەکان ئەدا نە بەخوا ژنەکانیش
باشە من چەندین پیاوەزانم هەموو جەڵدە لێیاوە قەسەم بخوا هەمووش وای لێ کردە جەڵدە لێی بابە باش بیزان ئەو نەی خەموو خەفت کردە بە قورگە پیاوەکان هەمووی داڵغیان لای پارۆمارەیە ئەگەیان لە کۆمەڵای مەوازە نییە کە ژنەکانیش ئەڕۆن ئیتر پیاوەکان تووشی خەمۆشیە بن پشتیان ئەشکی بە مام جەڵدە ئەمرن و تەواو کێشەکان وا گەورە بێ ئەو سەریتیان نییە ئەی خۆ خۆشان ئەزانن ژن لەگەڵ ڕێزما بۆ ژنانی ژیان لێمە ئیمانیان نییە بۆ شەڕی نەفسی لەگە بەرامبەرەکەی بیکەن بە شەرەفم پیاوە وەکو فەرش بۆ لوولەکەن لە مەسایلی شەڕی نەفسی و ئەنە بابەتانێ قەسەم بەخوا بیر لەشتی واکەنەوە شەیتان بە شەیتانی خۆی پەی پێنابە بۆ شکاندنی بەرامبەرەکانیان ماتان ئاوە بێ تۆ سێ ئەم چیرۆکانی من بۆتانی جانم و خۆشەویستم ژنێک مێردەکەی چیتێکی تۆغ بووە کە زۆڕەکەی لە پارتی بووە باش نییە ئەم ژنە کە دوای لیجیا بۆتەوە و توێتی وەڵڵاهی لە داخی ئەو ئەگەر بۆ یەک شەوێژ بە شۆکەم بە پارتیەک قەسەم بخوا بۆ یەک هەفتە شکرەوە پارتیەک لە داخی مێردە کۆنەکەی شەرەف ئەمە حاڵی ئەمەی چێن کاکە وەرە ژن لەبەرەوەی کە هاوسەرە کۆنەکەت یەکێتیەک بۆ ڕقی لە پارتی بووە بۆ یەک هەفتە شوکێ بە پارتیەک تەنها بۆی کە بڵێ ئەوە بشوم کرد شوکە بە پارتیەک چۆن شیوای بێشی زۆر بابەتم لێ لەم بەڕاستی هەندێک شتم بیست و بینی و کە لەلامە هەر پێم خۆم لە ڕوون نایە بۆتان باسکەم هەر بەڕاستی لە وەکو کەسایەتی ئارامەحمە بەڕاستی پێم ئەیوەتان باسکەم معقول نییە کاکەجیان زەلام بووە کە کابرا دانیشتووە بۆیە ئەڵێن پیاوەکان خەریکی پارن لەو بەریتانیەیە کابرا ها بۆ لای من ژنەکەی ڕۆشتوو بۆ لای پیاوێکی تر 120,000 پاوانی بردبوو ژنەکەش ناتوانێت پیاوەکە ناتوانێت بڕواش کابرای پارەی بن پارەکە ڕەشە پارەکەی بدو 120,000 پاوانەکە شوو بۆ لای کاڵی جەڵدی جوان لێیا بوو لە خەسەخانە بخۆ قسە لەگەڵ دەکات با باش بیزان کاگیوان ڕەفیقم لە بەریتانیەوە ئاگادارە بە قوربانتان بۆ ئەوە شایەتیشم بێ بە قورئان جەڵدە لێیا بوو هەموو پارەکەشی بدبوو شوو لای پیاوێکی تر ژنەکە بردبووی نێشی وێراشکال کاشەکە پارەکەمی ڕەشە تۆ 120,000 پاوانە بۆچی بەڕەشمە قوربانی دڵت ئەوە ژنەکە هەمی بردوولی یا توش بوو کەوتە خەسەخانە نازانیت ماوە یان نەماوە مام جەڵدە لوولی کرد هەم ژنەکە ڕۆ هەم پارەکەی ڕۆ ئەوە چیکە ئەم هەموو ڕاوە پاوانە ئەم هەموو ڕاوە دۆلارە ئاوەتان لێ لە دوای یەکاکەش زۆر حاڵەت یعنی هەندێک حاڵەت ڕوو ئەدا بەڕاستی خۆشەویستان من بەلامەوە زۆر سەیرە یعنی ئەگەر باسیکەی ئینسان ناتوانێت بڵێ چی پیاوێکی تر کە وڵاتەکەشی باس داکەم خەیرا بە هەندێزان ئەم هەرکو نمونە بۆتان باس دەکەم بۆ کێشانە ئەمە بڵێن پیاوەکە ژنەکەی لەگەڵایە پیاوەکە خوشتێکیشی لێرەیە زاواکی بابن ژنەکەی ئەم هەستاوە حەزی لە زاوای مێردەکەی کردووە باشە چاوەکەم تەلاقی لە مێردەکەی سندووە شۆشووی کردووە بە زاواکەشی خوشکەکەی تەلاقاوە یعنی کابرا و خوشکەکەی بۆ خۆیان قوڕ کراوە بەسەریانە ئەم بێوەژن و ئەو بێوە پیاو ماوەتەوە ژنەکە ئەمی چۆن لەگە زاواکەیە زواجیان کردووە بەیەکەوەشی باشە چاوەکەم یعنی هەزاران نمونەی ئاوە کەواتە من ئەزانم پارە باشە بەڵام بەو مانایە نییە کە پارەواتان لێ بکا کە هەموو ژیانتان بەڕاستی پشێوێنە بەسەریەکە ئەمە زۆر خراپە یعنی ژیانتان دابەشکن ئەشکرێ بۆ ژن و پیاویشە یەکریان خۆش نایە و پارە نییە ئەوتە بۆ خۆی ئەو حاڵەتانش هەیە ئەو بۆ خۆی باسێکی ترە تاو ئەم نمونەم بۆیە باس کرد چونکە بۆ من هەست دەکەم کە تەواوی عایلەکان لە سەدانەوەی ئەڵێ هەتا زیاتر ئەو باسی کوردستان هەر ناکەم کوردستان هەر جیابوونەوەشت هەر بۆ بە ڕۆتینیان لە حەقیقەتە کاکە ئافرە شۆکە بۆ 3 مانگ شۆکە ئێستا ئەڕوا بەلای ژیانی خۆیەوە باش نییە ئاوای اینجا یەک دزیکەشتان بۆ باس دەکەم و ئەچمە خاڵی کۆتایی خۆشەویستە پێم وانییە زۆفیا کۆم چونکەوە دەمێکی قساکەی مەکس عاتە قساکەم بەڕاست نەوزاد ڕەباتی هەیە ئەم دزێشتان پێ ئەناسێنم لە دواییە بە هەموو کورد بیناسێ کە نەوزاد ڕەباتی شێکە لە هەرە دزە گەورەکانی بەتیقەی سێمانی و هەرێمی کوردستان و ئەمە ئێشێتیشە بەڕاستی لێرەیشەوە ئەمەشم ڕووی دەم لە پاڤڕی جەلا تاڵەبانیە کە هەندێشت هەیە بەڕاستی ئیتە سنووری تێپەڕاندووە کاکەچێن دوای 10 ساڵ دزی و جەدەی قاچاقچێتی مەرزەکان ئێستا بە قسەی خۆی ها کە بە من گەیشتۆتەوە و توێتی من پاڤڵی من کاندیدی پاڤڵی تاڵەبانیم بۆ سەرۆکی ژووری بازرگانی لە سێمانی جا کاتێک سەرۆکی ژووری بازرگانی ئەم کابرایە بێ ئەم نەوزاد ڕەباتێ بێ بەو ڕابردۆ پۆخڵەوە کە هەیەی ئەبێ ئەو دەڤەرە چیتری بەسەر بێ بەڕاستی
ئەم کابرای ئازیزان ئەوەتەی هەیە گەورەترین کێشە بۆ سلێمانی و کوردستان دروستی کردووە تەنها و تەنها بۆ کەڵەکەکردنی پارە بەڕێگەی قاچاقچێتی هێنانی خواردنی ماوە بەسەرچوو ئەم بابەتانە ئێستا نەوزاد بۆتە دیاریەکی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کەوتیان ئەمە ساڕۆژی سلێمانی بەڕاستی حقیقەت و ڕاستینەی کارکردنی ڕابردووی نەوزاد پێمان ئەڵێ دەبێت خەڵکو و بازرگانەکان کارێکی وا بکەن کە ئەم کابرایە ڕوبەڕووی دادگایە بکرێتەوە بەڕاستی ئەگەر دادگا لەو باشووری کوردستانە وجودی هەیە ئەم کابرایە ئەبێت لە زیندانە بێ بەڕاستی ئەم کابرا ڕەباتیە باشە ئەبێت دەست بەسەر سەود سامانەکەیە بگیرێ چونکە تا دوا فرسی سامان و پارەکەی بەڕاستی دزیە بە دزی پەیدا کردووە نەژنیە ماڵتانەوە بێ قاچاقچی دەرمانی شەکات بڕواتان نەبێت چواری وەکو ئەو نەوزاد ڕەباتیە ڕووی هەرێمیان بە تەواتی ڕەش کردووە دڵنیا بنەوە اینجا ئیشەکانی چیە ئێستا هاتووە بە ناوی پاڤڵەوە ئەڵێ چی هەڕەشە لە خەڵکەکە لەبەر لە زیندانە بێ کە ببێتە خۆی کاندید کردووە بۆ سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی بە شەرتێ خۆشەویستان 7 ساڵە لە ژووری بازرگانی کارەکات لەو ماوەیە کە خۆتان ئەگەدەر لەم 7 ساڵە ڕەنگە 3 جار 4 جار شتێکی وا هەیە بە سەرۆکی ئەمریکا گۆڕاوە ئێتاکە هێرم کابرای بێ ئەگەر دزی ناکە بۆ ئێوە جەماعەتیەکیت ئێستا ئیشێتە 10 ساڵی کە نەوزاد ڕەباتی هەروە بمێنێتەوە بازرگانانی خۆراک و نازانم ئەمانەی کە لەوێ ئیشەکەن هینی کارەبا ئەڵێ هینی علووە ئەڵێ هی کەرەسی بیناسازی ئەڵێ هەی هەر هەمویان بڕواتان بێت دەستی نەوزاد بەزاڵە هاتوو باشە 7 ساڵی شەو کەوتم جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیە 7 ساڵ زیاتر بەس خەریکی دزی و جەدەیی ئەم کابرایە باش نییە اینجا چی هەیە ئەوەی کە ئەم کابرایە کام نەوزاد ڕەباتیە یعنی کارە قێزۆنەکانی چییە داخڵکردنی هەموو ئەو سیارانەی کە خوار مۆدێرن یعنی ئەوەی کەیتر خەڵک بێتاقەتی بێسەوە بەدەستیانەوە داخڵکردنی هێلکەی بۆگەن و هێلکەی بەسەرچوو داخڵکردنی دوو هەرچی دووجی ئەو ئێران و ئەمانە هەیە هەمووی ئەم کابرایە ئەهێنێ بۆ ئەو مەنتیقەیە هەرچی جگەری مریشکێ تۆپی و مدارەوەبوو هەیە هیچ جگەر ئەم کابرایە ئەهێنێت هەرچی گۆشتی بەستوو هەیە ئەم کابرایە ئەهێنێت هەرچی مریشکی بەستووی تۆپی و هەیە ئەم کابرایە ئەهێنێ هەرچی دەرمانی قەدەخە کراوە ئەم نەوزاد ڕەباتی ئەهێنێ هەرچی حەیوانی نەخۆش و دەردەدارە هەر ئەم کابرایە ئەهێنێت هەرچی جگەرە هەیە هەر ئەم کابرایە ئەهێنێت اینجا لەبارەی ئەخلاقیشەوە بەس ژنقژی بەسەرەوە بێ یەک تەکلیفی دەکات ئەرێ کاکە پافێڵ ئەرێ کاکە قوبات ئەرێ چاوەکانی کاگارا مەحمەی بەڕێز ئێوە تاکەی ئەمانە کاکە 7 ساڵە ئەم کاتەن داناوە ئێدە بەسە کاکە لای بنیت 7 ساڵە ئەم کابرایە ئەزیئیتت بەسە کاکەی هاوار کاکە ئەو نەم هاوار کرد قورگم پێوە نەما ماڵتەنەوە بێخۆ تۆ ئەمە باسی ئەو دزێشم کرد دزێکی تر ماوە کە هاوڕێی دارێ شێخ نووریە ئەیش ئەم شەو باسی ناکەم لەبەرەوەی کە 1 سەعات و 5 دقیقە قساکەم و ئیتر کاتم نەما و کاتەکەم تەواو بوو 1 سەعات بوو هەتا کاتێکی تر و دزێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان نەکەم